بەتایبەت بۆ کەسانی کە کێشی لەشیان زۆرە و ئەیانەوەی کێشی لەشیاندا بۆزێنن ڕەنگە زۆر کاتپەنایان بردبێتە بەر جۆرێک لە سیستمی خۆراکی و وەرزشکردن و ئەو بابەتانە ئەمڕۆ بەتایبەتتر قسە لەسەر یەکێک لە سیستمە خۆراکیەکانەکەین ئەویش کیتۆیە. با بزانین سیستمی خۆراکی کیتۆ چییە؟ هەموو کەسێک ئەتوانێت ئەنجامی باد یاخودنا ئەو خواردانەی لە کیتۆیە بەکار ئەهێنرێت خۆی لە چیا بینێتەوە. ئەگەر کەسێک پێڕەوی ئەم سیستمە بکات بۆ ماوەی چەندێک ئەبێت بەردەوام بێت ئاخۆ لە ئێستا هیچ ئەپدێتێکی نوێ هەیە لە سیستمی کیتۆیە یاخودنا ئەمان و کۆمەڵێک بابەتی تر تاوتویەکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر سیروان عەبدوڵڵا کە بەڕێزیان پسپۆڕی زانستی خۆراک و نەخۆشیەکانی قەڵەوین ئێستا زۆر بە خۆشحاڵی و لە ستۆدیۆ لەگەڵمانە. دکتۆر سڵاو لێ بێ و زۆر بەخێر بێ. بانی باش دکتۆر. زۆر بەخێر کاک سەرکۆ سڵاو لە جەنابەت لانەخان بانی باش لە بینەرانی خۆشەویست. زۆر سپاس بۆ تۆ بەخێر بێ سەر چاوان دکتۆر دەستپێکی گفتوگۆکانمان پێمان بڵێ هیچ ئەپدێتێکی نوێ لە کیتۆیە هەیە لە ئێستا؟ وەڵام مجموعەیەک ئەپدەیت هەیە جەناب دەزانی هەرچی بابەتێکی تازە کە یەتە ئاراوە ئیتر یەکەم شت ئەبێ تۆ بە کریتیکەڵ ئای تۆ بە نەوعێک بیبینی لەلایەکەوە بچی بە دوای سوودەکانی بگەڕێی بەڵام لەلایەکی ترەوە بزانی ئایا زەرەری هەیە، ئایا ئەو زەرەرانە دوای چەند دەست پێەکە، ئایا بۆ ماوەی ساڵێ دوان کیتۆ بکەی دوای ئەوە لەشی تۆ لەگەڵ ئەوەیە ئەگونجێ یان ناگونجێ، ئایا جیناتی لەشی مرۆڤ دەور ئەبینێ لەم بەرنامەی خواردنە هەندێک کەس سوودی لێوەرەگرێ هەندێک کەس سوودی لێوەرناگرێ. ئێستا ئێمە سێ کەسین لێرە دانیشتوین لە ستودیۆ دڵنیابن جیناتی هەرسێکمان جیاوازە و ڕەتفعلی ئێمە بۆ هەر خواردنێک ئەی خۆین جیاوازە. ئێستا خواردن دووشتە، یەکەم وزەیە بەڵام دووهەم کە بینەران زۆر گرنگە بیزان پێڵێن بایۆلۆجیکەل سیگنەڵ سیگناڵێک کە مێشکی من کە وەکو سۆفتوێرێکە ئەم لە شەی من کۆمپیوتەرە هاردوێرە و مێشکی من سۆفتوێرە پرۆگرامەکەیە کە بە لەشی من ئەڵێ کام جینە بخاتە ئیش کام جینە بوەستێنێ. خواردن دۆرە بینێ لەوەیە. یەکێ لە ئەپدەیتە هەرە گرنگەکان سریان کردووە لە مایتۆکۆندریا کە دەورێکی باڵا ئەبینێ بۆ مۆزوعی تەندروستی بەڵام دەورێکی باڵاتر ئەبینێ بۆ پیربوونی خانەکان و سریان کردووە جاران ئەویان نازانی ئێستا دەرکەوت مایتۆکۆندریا دەورە بینێ بۆ مۆزوعی پێڵێن جین ئەکسپرێشن یعنی ئایا بەرەو شێرپەنجە بڕوا ئەم خانەیان یان نەڕوا و دەرکەوتەوە مایتۆکۆندریا کە هەستەکە ئەم خانەیە بەرەو پیربوون ئەڕوا بەرەو نەخۆشی ئەڕوا بەرەو شێرپەنجە ئەڕوا پلاکێکی هەیە دەستی پیانێ ئەڵێ خۆت بکوژە لە پێناوی ئەم لە شەبمێنێ ئۆرگانزم و پاثوەیەکی هەیە و فعلەن پلاکێک هەیە دەستی پیانێ مایتۆکۆندریا ئەڵێ تاوە ئەم خانەبی خۆی بکوژێ و ئینتیحار بکە بۆ ئەوەی لەشمان نەخۆش نەکەوێت. باشە ئێستا توێژینەکان ئەڵێ دەرکەوتووە پاثوەیەک هەیە کە پێڵێن ئینسۆلین response pathway, insulin sensitive pathway. ئینسۆلین سیگناڵێکە بۆ خانەکان پێڵێ خێرا تەمەن بکە بە پەلە تەمەن بکە ئەنجا هەندێ گۆڕانکاری ئەکا لە خانەکانە کە بەرەو شێرپەنجەی ئەبا و بەرەو پیربوونی ئەبا. یعنی مەبەست لەمە چێ خێرا تەمەن بکە دکتۆر؟ یعنی ئەڵێ خۆت دابەشکە یعنی لەباتیەک ئەبێ بە 2 بە 4 بە 16 بە 64 بە 128 بەو شێوەیە خانی شێرپەنجە بەوە زیادەکە. ئینسۆلین دەورێکی باڵا بینێ بۆ ئەوە. من لەمەوە هاتم بۆی بڵێم کیتۆ لە کیتۆیە ئێمە هۆرمۆنی ئینسۆلین دابەزێنین چونکە کاربۆهیدرات ناخۆین کەواتە خانەکە ناچێت بەرەو ئەوە ناڕوا بەرەو پیربوون بڕوا بەرەو نەخۆشی بڕوا بەرەو شێرپەنجە بڕوا. ئەمە یەک. دوو دەرکەوتووە ئێمە کە کیتۆکەین مادەیەک دروستە بێ پێڵێن بێتا هایدرۆکسی بیوترێت. ئەو بێتاهایە چییە؟ ئێمە کە کیتۆکەین و شەکر دێتە خوارێ لەشی ئێمە ئەڵێ و زەمانی وەکو شەکر با بچین چاورێکە بسووتێنین وەکو شەکر. هەموو خانەکانی لەش خەڵک ئەبێ ئەو بزانێت کیتۆ بۆ دروستە بێ کیتۆنەکان لە لەشی مرۆڤ هەموو خانەی لەش ئەتوانێت چاوری بسووتێنێ وەکو زە تەنها مێشک نەبێ. مێشک یان شەکرە یان کیتۆنەکانە لەبەرەوە کیتۆنەکان چاورێکە ئەچێتە جگەر چاورێکە ئەگۆڕێ بۆ کیتۆن بەدیست کە هەرە گرنگەکان BHBە بێتە هایدرۆکسی بیدرێت بۆی مێشکمان بتوانێت وەکو وزە بەکاری بێنێ. و دەرکەوت ئێستا لە ئەو کەسانێک کە تووشی خرفیە بن و تووشی زەهایمەرە بن ئەچنە تەمەنەوە زاکریان نامێنە خەڵک ناناسن
سریان کردو هۆکارێکە ئێوەیە مێشکیان ناتوانێت شکر بەکاربێنێک و وزە بۆیە چەنەها ساڵە بە دوای دەرمانە ئەگەڕێن بۆی زەهایمەت چاکن هەر چاک نابێتەوە ئێستا حەلەکەی زۆر ئاسان دەرکەوت ئەوانەی ئەیان خەنە سەر کیتۆجەنێکدایەت یان کیتۆدایەت مێشکیان کیتۆنەکان بەکارێنێک وزە ئیتر مێشکی باشە بێ خرفیەکەی بەرەو باش بوون ئەڕوا یعنی یەک لەو شتانەی کە لە تەمەنی پیرە ئێمە زاکیرەمان زەعیفە بێ یان پێڵێن خرفی و یەکی لەو نیشانانە ئەڵێ وڵا شەوێت چوە دەرێ یان ئێوارە چوە دەری ڕێگای لێون بوو بەخوا نایدۆزینەوە چوو بۆ ناو شاخ بگەڕێ ئێستا نایدۆزینە ون بووە ئەوە پێڵێن خرفی سریان چارەسەری نەخۆشیەکە ئەنجا سریان کردو ئەوانەی ڕۆماتیزمیان هەیە بە کیتۆ چاکە بێتەوە چونکە یەکێ لە هۆکارەکانی ڕۆماتیزمە ئەوە نییە یان سەوەفان ئەوە نییە کابرا قەڵەوە تووشی سەوەفانە بێ کێشی زۆرە سریان کردو ئینسولینێکی زۆر لە لەشیا ناڵێ مادە لینجەکە لە جونگانە دروست بێ بۆیە زۆربەی ئەو نەخۆشانەی کەیەن ویان خەمە سەر کیتۆ باوەڕکە 50 کیلۆی زیادە کاک سەرکۆلانە خان مەسەلەن بە مانگێک 6 کیلۆ دێتە خوارێ بۆ 6 کیلۆ لە 50 کیلۆ ئەو زۆرە نییە بەس ئەڵێ دکتۆر لە 190 ئازاری قاچم نەماوە ئازاری لەشم نەماوە ئەو حەبی ڕۆماتیزمە یا حەبی سەوەفانە ئەم مانگە یەک جاریا دووجار خواردومە ئەمە تەسیری کیتۆکەیە کە چیمیاوی خوێن ئەگۆڕێ مەوزوع تەنها کێشەکە نییە کە کیتۆنە باش هەموو کەسێک دەتوانێت دەنجامی با دکتۆر بۆ هەموو کەسێک ئاساییە من بۆیە لەمەوە هاتم جگەر چوری ئەگۆڕێ بۆ کیتۆ چەند کەسێک دەرکەوتووە کیتۆ بە ئەوان باش نییە یەکەم ئەوانی دووگیانن چونکە کیتۆ تۆزێ نەک بە ڕێژێکی گەورە بەس بە شێوەیەکی کەم ترشی خوێن زیادەکە کە ترشی خوێن زیادکە بۆ مناڵەکە باش نییە وەکیتۆ ئێمە هەمومان نەزانین هەموو شتێکی تیانە هەموو ڤیتامینێک و هەموو شتێک کە پێویستی لەشە بۆیە بێ هەندێک سەمپڵێمە مەگری ئەمە مەغنیسیۆم ئەمە هەندێشتی ترە و دوو کە زۆر ئاگادار بن بینەرانی خۆشەویست ئەو ئافرەتانی کە شیرەیەن بە مناڵ دەرکەوتووە هۆرمۆنی پرۆجستیرۆن کە لە کاتی حملە زیادەکە لەگەڵ ئینسۆلینیش زیادەکە ئەم دوانەوالی ئەەکەن ئەو ئافرەتە کە دووگیانە لە کاتی دووگیانێکەیە یەکەم ئیشتیهایەکرێتەوە ئێمە پێڵێن بێزوو ئەوە بێزوو نییە ئەمە خوای گەورە لەشی ئافرەتی دروست کردووە مرۆڤ لە دوو کاتە ئینسۆلین زیادەکە ئیشتیاکرێتەوە هەرزەکاری بۆی لە مناڵ بێ بە پیاو دوو لە کاتی دووگیانە ئەبێ خواردن زیادکە ئەژینا بەچی ئەو مناڵە دروستکە کە گیانەوەریەکە بەڵام چی ئەکا ئشتیهای زیادەکە و چوری خەزنەکە بۆیە ئافرەت بە عام 10 کیلۆ 15 کیلۆ 20 کیلۆ زیادەکە بەس ئەمە ئەم موزەیەکە وەکو چوری خەزنی کردو بۆی لە کاتی شیردانە ئەم دایکە چاورێکە ئەگۆڕێ بۆ وزە و ئەچێتە شیرێ و ئەیا بە مناڵەکە کەواتە ئۆتۆماتێک لە کاتی شیردانە ئەمە خۆی کیتۆیەکە بێ لەگەڵیشیا یعنی کیتۆکان زیادەکەن لە خوێنە بێ لەگەڵیشیا بەرنمەیەکی تۆ بکەی ترشی خوێن ئەوەندە زیادەکە ژیانی داکەکە خاتە مەترسیە و ژیانی مناڵەکە خاتە مەترسیەوە لەبەرەوە ڕەجاءن ئەوانەی شیرئیان بە مناڵ کیتۆنەکەن ئەوانەی دووگیانن کیتۆنەکەن بەڵام بەداخۆ لای ئێمە دکتۆر بام خاڵە باس بکەین زۆر کات کە باسی سیستەمێکی خۆراکیەکە یەکو کیتۆ ینی زۆر کەسەیە ئەڵێ من ڕێنمایی وەرگرتووە لە پزیشکێکەوە ئەمە ئەم ڕێنمایانەیە بە بووی نووسیم کە ئاوا خواردنەکانم بەش بکەم کەسێکی ئەڵێ خۆ تۆش ئەوە کردو بامش لەسەروی تۆ بەردەوام لە هەوڵی قسەکان تا باسیوت کرد ئێمە سێ کەسین هەر کەسەمان جەستەی جیاوازە لەوانەیە من کۆمەڵی خواردن بۆ من گونجاو بێ بەڵام بۆ تۆ گونجاو نەبێت لەوانەیە جەستەی پێویستی بە کۆمەڵە ئاسن و پرۆتین و ئەو پێداویستیانە بێ کە ئێوە وەکو پزیشک بۆ منی دانن ئەو کەسە پێویستی نەبێ بەڵام لای ئێمە ئێستا خەریکە بەداخۆ بێ بە چاولێکەری چاولێکەریەکەش چۆن من ئەوەی تۆ پێڕەوەکەم یعنی ئەمە ڕێگایەکی تەندروستە و ئایا بەشی دووەمی پرسیارەکەم کیتۆ بەس بۆ ئەو ماوەیە کاتا کێشە دابەزێنی دوای دەست بکەمەوە بەو ڕێچکەی کە پێشووتر هەم بووە یانە بێمە بکەمە بەشێک لە ژیانم بۆ پرسیار یەکەمی جەنەوە کاس سەرکۆ دڵنیا بە بزەبت پێکات خاڵەکە کە زۆر گرنگە ئێمە مۆزوعی چاولێکەری فعلەن خەڵک چاو لە شتی باشەکە و حەقیانە مەسەرەن دراوسێکەیە بینێ خزمی ئەبینێ خوشکی ئەبینێ کیتۆی کردووە زەعیف بووە بەس دوو خوشکیش بن جیناتیان جیاوازە شەرت نییە بۆ ئەو سوودی هەبێ بۆ من
سوودی هەبێت دوو هەم دابەزین تا دابەزین جیاوازە من بچم ماسوولکە بسووتێن و لە باتی چوری ئەوە دابەزینێکی خراپە لەبەرەوە مۆزوع جیاوازە و ئەنجابینە سەر جیناتەکە بۆ نمونەیەکی لە ئەبدەیتەکان ئەڵێ سیرمان کردووە لە 115 بۆ 120 ئەوانەی بۆ ماوەیەکی زۆر کیتۆکەن چوریەکانیان زیادە بێ زۆربیان دێتە خوارێ چکە لەشیان ئەکوێتە چوری سووتاندن چوری شەخوا بەس چوری خوێن بەرز نابێت کۆلسترۆل من زۆر نەخۆشم و توانم فعلەن بڵێم لە 180 نەخۆشەکانم ئەی خەیتە سەرکی تۆ کۆلسترۆلی دابەزێت تراگلیسرایدی دابەزێ HDL بەرزە بێتەوە LDL بەرز نابێتەوە تقریبا طبیعی بێت بەس لە 115 بۆ 20 زیادە کات چوریەکان هۆ کارێکی ئەوەی دەرکەوت دوو مۆزوعی جینات هەیە دەورە بینێ لەوەیە یەکەم پێڵێن ئەپۆئی جینز کە ئۆپۆئی 2 هەیە 3 هەیە 4 هەیە ئەپۆئی 2 ئەوانەی جیناتیان ئەپۆئی 2 احتیمالی تووشمانیان بە نەخۆشی دڵ زۆر کەمە و ئەتوانن گۆشتی سوور و دوو بخۆن بە ئەتیادی ئەپۆئی 3 لە 160 خەڵک ئەمەیە کە نیوترەڵە بیخوایە نەیخوا دەوەرە نابینێ بەڵام ئەپۆئی 4ەکە کە لە دایک و لە باوکی شوەرەگرێ ئەوانە لە 115 بۆ 120 خەڵک ئەگرێتەوە کە ئەگەر گۆشت خۆن یا چەوریەکی زۆر خۆن بەرەو نەخۆشی دڵ ئەڕۆن ئەمە خاڵێکە کە خەڵک بزانێ مۆزوعی کیتۆ ڕاستە زۆر باشە ڕاستە قانجازەکانی زۆرە بۆ زۆر نەخۆشی بەسە بێ ئاگاداربی مۆزوع چاولێکەری نەبێ ئەبێ دکتۆرێکی شارەزا بتبینێ دووهەم کە کیتۆ دەست پێەکەی کەواتە ئێمە چی بکەن کە کیتۆ دەست پێ کرد طبعا ئەم جیناتە خۆم فەحسم کردووە لێرە لە مختبەرێک بەڵام لێرە نییە نردێتی بۆ ئەوروپا و هاتۆتەوە یعنی شتێکی گرنگە ئەگەر ئەو فەحسە بکرێت لەوانێ تۆزێ مکلیفیش بێ دوو جینێکی تر پێڵێن PPR ئەلفا سریان کردووە چەورێکان ئەچێتە جگەر بۆی جگەر بیگۆڕێ بۆ کیتۆن ئەو کەسانی کە PPR ئەلفا جین مالفۆرمێشنیان هەبێ جیناتی ئەو تایبەتە جینیان تێکچوو بێ سیرەکەی لە ناو جگەرە چەورێکە ناگۆڕێ بۆ کیتۆ بەعکسەوە کە چەوری ئەخوا کە نەگۆڕێ بۆ کیتۆ چەورەکانی خوێنی زیادەکە ئەنجا زووتر تووشی نەخۆشی دڵە بێ وە زووتر پیرە بێ لەبەرەوە ئێمە کە شتێک باسەکەین لێرە هیچ شتێ مطلق نییە خوای گەورە نەبێ بۆیە ئێمە هەر شتێکەکەین ئەبێ متابعی بکەین مەسەڵەن من چوومە سەرکی تۆ دوای سێمان بچم فاسی خوێنەکانم بکەم بچم زانم ئایا کۆلسترۆڵم چی لێ هات چەورەکانم چی لات تراگلیسان چی لێ هات ئینسۆلینم چی لات ئەنجایی چێ لە شتە موهیمەکان کە ئێستا زۆر کەم ئەکرێ لێرە بەڵام زەرور هەموو کەسێ بیکا پێڵێن IGF-1 ئینسۆلین گرۆث فاکتەر ئینسۆلین لای گرۆث فاکتەر 1 کە ئەمە بەرەو زووتر پیرمانەکە و بەرەو شێرپەنجەمانەوە کەواتە مۆزوعی بەرنامەی کیتۆ و خاڵێکی تری بۆ زیادەکەم پەنکریاس لەشی مرۆڤ زۆر زیرەکە ئێمە کە کاربۆهیدراتە خۆین پەنکریاس عادەتەن چیسەیەکی حازر کردو پڕی کردو لە ئینسۆلین بۆی کە کاربۆهیدراتم خواردبوو بۆ شەکر ئینسۆلینە ئەم چیسە ئەکاتەوە حازرە بۆی شەکرم زۆر بەرز نەبێت ئەنجا ئەکەوێتە دروستکردنی ئینسۆلینێکی تر ئەو کەسانەی کە بۆ ماوەی ساڵێ زیاتر بچنە سەر کیتۆ بەردەوام بن سیریان کردووە پەنکریاسیان زیرەکە ئەڵێ من بۆچی ئەم چیسەیە حازر کەم ئینسۆلینێکە و کە ئەو بەکاری ناهێنی ئەبێ دیسانە و بیڕێژم من خۆم هیلاکەم و دوای بیڕێژم ئەم ئینسۆلینە کەمێتە ئینسۆلینەی حازر ناکەم و پێڵێن فەیس 1 ئینسۆلین سکریشن فەیسی یەکەم مەرحەلەی دووهەم فەیسی دوو ئەنجا دەسەکاتەوە بە فراسکردنی ئینسۆلینەکە و ئەمە لە خۆمە ملاحەزەم کرد و دوای ساڵێک سەیرم کرد کە من کیتۆەکەم مثلا شکرم ئەچێتە هەفتا چوار کیتۆنەکانم ئەگاتە 1.2 بەڵام کە کاربۆهیدراتێکە خۆم لە داوەتێکە لە شتێکە مەسەن دوای 2 ساعت ئەبێ شکرم بێتەوە 140 سیرمەکرد نەخێت لە 180 ماوەتەوە لە 190 ماوەتەوە کەواتە ئێستا ئەڵێن چی ئێمە ئەبێ سایکلی کیتۆ بکەین یعنی تۆ دوای ئەوەی کێشت دابەزی زەختە شەکرێ بەرەو باشتر ڕۆشت ڕۆماتیزمێ ئازارە بەرەو باشتر ڕۆشت وەرە لە هەفتەکە 5 ڕۆژ کیتۆ بکە و 2 ڕۆژ وەرە دەرەوە لە کیتۆ برنجە خۆی نانە خۆی بۆ ئەوەی پەنکریاست نەکەوێت ئەو حاڵەتە کە ئەتوانم بەعام بڵێم پەنکریاست بەرەو تەمەڵی ئەڕۆ هەرچەند خۆی تەمەڵی نییە بەس تەفسیرەکەی ئەوەیە سایکلی کیتۆوە فعلەن بینیانە لە تەجاربی مشکە تەجارب لەسەر مرۆڤ تۆزی زەحمەتە تۆ بێ بە کەسێ بڵێت خەمەستە تەجربەیەک لەوانێت تووشی جەڵتەی دڵت کا و لەوانێت تەمە درێژکە کەس ڕازی نابێت لەبەرەوە تەجربەکان زیاتر لەسەر مشکە سێنیان کردووە کە هەندێک دوو گروپی مشکیان کردووە کە عینەن جیناتیان خصوصیان سەر کیتۆ
هەندێکیان تەمەنیان کورد بوو هەندێکیان تەمەنیان درێژ بوو ئەمە یەک ئەنجا سریان کردو ئەوەی بە بەردامی لەسەر کیتۆ یان لەسەر سایکلی کیتۆ هەفتەیەکی تۆی هەفتەیەکی تۆ نیە سیراکردنەوە ساکلیکە کە باشتر بووە لەبەرەوە ڕۆژ بە ڕۆژ تێژینەوەی تازە دێ علم پێشەکە علم ڕووبارە ئەم ڕۆژ ئەم قسەی من ئەمڕۆ ئەیکەم ئەستەغفر الله ئەمە قورئان نیە ئەمە توێژینەوەی تازەیە علمی تازەیە بەڵام ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشەوە ڕۆین شتی تازەتر دێ لەبەرەوە خەڵک چاولێکەرینەکە خەڵک ئەگەر ئەچێتە سەرکی تۆ بە بەردەوامی فەحسی چاورەکانی بکە و بزانێ ئەگەر بەرەو باشی نەڕۆشت دیارە خەلێلێک هەیە لە شیوەری ناگەێت زۆر باشە دکتۆر ڕەنگە زۆر کەسە بێت کێشی لەشی زۆر بێت بەڵام لەگەڵ ئەوە شعبینێت بۆ چوری سەرجگەری زۆرە چورەکان لە خوێنیا زۆر بەرزە نەخۆشی درێژخایانی هەیە بۆ نمونە کە کەسێکی ژاخوت کە دکتۆرێکی بەڕێزی وەکو تۆ پێڵێکی تۆ بکە لە مشکی خۆیان بیرەکاتەوە لە خۆ من کەکی تۆ بکەم ئەبێ بەس خواردنی چور بخۆم ئەی کە من چوری سەرجگەرم زۆر بێ و چورەکانی خوێنم بەرز بێ ڕەنگە بۆ تەندروستیم خراپ بێت تۆ چۆن ئەم مەفهومە لە خەڵک تێگەێنی کە چوری خواردن نابێتە هۆکارێک بۆ ئەوەی کە تۆ چوری سەرجگەرت زۆرتر بێ چورەکانی خوێنت زیاتر بکات ئەمایان چۆنە خەڵکەکە حەقیانە چونکە ئێمە وا هاتووە کەباب خراپە بەڵام دەرکەوت کەباب بەنانەوە خراپە بووە مەسەن توێژینەوەکان لەسەر مشک ئەڵێ نەخۆشمان هین مشکمان هێناوە قەڵاو خستمانەتە سەر کیتۆ و مشکی ترمان هێناوە خستمانەتە سەر چوریەکی زۆر بەڵام نانیشی لەگەڵە کاربۆیدراتیشی لەگەڵە سێرەکەن ئەمە قەڵاوتر بووە مشکە ئەوەی کەنانەکەشی لەگەڵ چورێکا خواردووە و کیتۆنی دروست نەکردووە چکە ئینسۆلین لە خوێنیا بووە و چورەکانی زیاد کردووە و زووتر پیر بووە و تووشی زیاتر زووتر تووشی نەخۆشی دڵ بووە ئەو مشکەی کە تەنها لە خستیان سەرکی تۆ بەعکسەوە چورەکانی دابەزیوە کە چوریان داوەتێ هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە کە لەش ئەیخیتە سەرکی تۆ ئێمە لە خانەکانە مایتۆکۆندریا هەیە با بڵین مۆلیدەی وزەیە کە چورێکە هێنێ ئەی سووتێنێ ئەیکا بە ATP ئەیکا بە وزە سێنیان کردو کە هەرچەند چوری خوێنی زۆرە و چوری جگەریشی هەیە و چوری ورگیشی هەیە بەسکە ئەیخیتە سەرکی تۆ چوریەتێ لەشی مرۆڤ دایم هەوڵەدا لە پێشە شەکر بسووتێنێ چکە شەکر سووتانی ئاسانە وەکو بڵێ پوش بسووتێنی پوش خرە ئاگرەوە قڵپەیەکەکە بەڵام داربەڕوو زۆرێوێ چوری داربەڕووە زۆرێوێ ئەبێ لەشی خۆت مەجبور کەی چورێکە بسووتێنێ کەواتە تۆ کە ئیخیتە سەرکی تۆ کاربۆیدراتی نایەتێ لەشی تۆ مەجبورە چوری بسووتێنێ بەڵام تۆ ئەو چوری کە ئەیەتێ عادەتەن کیتۆ ئشتیها کەمە کاتەوە لەبرەو ئۆتۆماتیک ئەو کەسە دوای هەفتەیەکێت ئەڵێ بۆ خخوای دکتۆر تۆ پێم وڵێ 4 شیش بخۆ بۆ خخوای 2 شیشم بۆ تەواو ناکرێ یەکەم کیتۆنەکان یەکێ لە شتەکانەوەی ئشتیها کەمەکەنەوە چکە ئینسانی عەسری حەجەری کە زستان بووە میوە نەبووە شیرینی نەبووە مەجبورەوە گۆشت بخوا ئەبێ اشتیهای کەم بێتەوە بۆی کەم بخوا بۆی ئەو وزەی خەزنی کردووە بەشی بکە لەبەرەوە چی ئەکا لەشی ئەکەوێتە چوری سووتاندن بەڵام سەیرەکە خانەکەی 1000 مۆلیدەی تایە بەشی ئەوە ناکات چکە خاوە داربەڕووە بەشی ئەوە ناکە وزەی تەواوی بۆ دروستکە 1000ەکە بە 2000 ئەیکا بە 4000 ئەیکا بە 10000 یعنی بۆیە کابرا چوری زۆرە و چوری جگەری هەیە و چوری ورگی هەیە بەس لەشی ئەو لە باتی ئەوەی 10000 مۆلیدەی سووتانی چوری هەبێ ئەی خاتە 100,000 لەبەرەوە سەیرەکەی زەعیفیشە بێ ئەمە دایم ئێمە ئەبێ بڵین بەت وەلاکن بەڵام ئەمە بۆ کەسێکە کە گەنجە کە نەخۆشی نییە بەس من کەسێکم بۆیە تەمەنی 40-50 ساڵە زەختی هەیە شەکرەی هەیە چورەکانی زۆرە 3-4 حەبی هەیە من نابێ یەکسەر بیخەمە سەرکی تۆ ئەنجام مۆزوعێکی جنێتێک فەمیلێری هایپۆکۆلسترۆلیمی ئەوەی لە عائیلەوە بە ویراسە چوریان زۆرە کۆلسترۆل یا ترایگلیسراید بێ ئەمە مۆزوع ئەوەیە جگەری چوری ناسووتێنێ من بیخەمە سەرکی تۆ زووترەی کوژم لەبەرەوە مۆزوعێکی تۆ من زۆرم پێخۆشە ئەبینم خەڵک تامەزرۆی ئەوەیە سەحەتی باش بێت تامەزرۆ ئێوە زانیاری باشی باتە بەڵام ئینتەرنێت ئەو خەتەرەی تایە چونکە ئینتەرنێت شتێکە بۆ هەموو کەسێکە تایبەتمەندی ئەو کەسە نییە من کاک سەرکۆ بێ بۆ لای من فەحسی ئەەکەم فەحسی خوێنی بۆ نووسم بزانم لەشی چۆنە بەرنامێ ئایا بۆ کیتۆ شیاوە نەشیاوە ئایا لۆکار بە ئایا بە عەکسەوە من سەوزەی زۆری بەمێ گۆشتی بۆ کەم لانەخان بە پێچەوانەوە یعنی ڕاستە لە 180 خەڵک سوود لە کیتۆ وەرەگرێ بەس دڵنیا من لە 120 و نسبەتێکی کەم نییە لەوانەیە پیان نەکەوێ و زۆر باش زەریان پێ دکتۆر ئەو پێنەکەوتنە ینی زۆر کات من هاوڕێی خۆم هەبووە چۆتە سەر ئەوەی کە کیتۆکات یەکێ لەو خاڵانەی کە زۆر
لای ئەو دڵخۆشی بۆ توێتی وام لێ هاتووە ئێستا خەوێکی باشم هەیە وام لێ هاتووە بەیانیان زوو هەڵەسم وام لێ هاتووە چالاکترم هەمیشە پێشتر کەمەم ناکرد هەمیشە میست بەس لە ماڵەوە بم و باوێشکم لێ و بەس لەسەر جێگاکە بم ڕاست خەویشم لێ ناکەم بەس ئەمەم کردووە ئێستا زانم کە چەند باشە لەمەش پێچوانەکەی هەیە ینی زۆر کەسێ گرفتی دەروری بۆ دروستە بێ دکتۆر ینی وانێستنە سەر و سیستەمە لەو ڕێژەیە تۆ جیانەکەی تۆ ڕێژێژیکەی پێبەخشی هەستەکەی قسەی لەگەڵ ناکرێ ئەو سامان و بەس لە ڕەمەزانە باتخوا گامالەوانە بێکە بە ڕۆژۆبن بەڵام ئەمانەی ئێستاش کام سیستەمانە بەکارێنن هەستەکەی کۆمەڵی بارودۆخی دەروریان ناجێ گیرە ئەو کەسانە ئێوە چۆن مامەڵیان لەگەڵ ناکەن خۆی بەعام یەکێ لە سوودەکانی کیتۆ کە تۆ چەوریژیتێ مادەی سیراتۆنین کە خاوکەرەوەیە دڵخۆشکەرەوە ئەو کەسانی کە خەمۆشیان هەیە دەرمانێک هەیە ئەیان دەنێ بۆی ڕێژەی سیرۆتیۆنین زیادکەن لە مێشکە سەریان کردووە کە ئەیان خیتە سەرکی تۆ بەعکسەوە سوودی هەیە یعنی من ئەوەی من بینی بێتم لە ناحەیە دەرونیەوە کیتۆ باشتری کردوون وە سوودی هەبوو ئەو معنای ئەوە نییە من ئێستا بوومەتە دکتۆری نەفسانی ئەوان و سایکۆلۆجی ئەوان و دەرمانیان بۆ بنووسم بڵێم واز لە دەرمان بێنن و کیتۆکە نەخێر من دکتۆری برادرم هەیە هەم حەبوو دەرمانیان بۆ نووسێ بەڵام بەرنامەشیان بۆ دانین کاربۆهیدرات کەمەکەینەوە چونکە کیتۆ وەکو پێش چەند دقەیە وتم پاکترین وزەیە بۆ مێشک یعنی خڵتەی نییە وەکو بەنزینی پاک دووکەڵی نییە لەبەرەوە بۆ ناحەیە نەفسی سوودی هەیە دوو هەم سەیریان کردو تۆ لە کیتۆیە چەوری ئەخۆی وە سەوزە ئەخۆی فایبەر کە ئەچێتە ڕیخۆڵەوە ئێمە لە سەتانەوەتی لەشی ئێمە میکرۆبە لە ڕیخۆڵەمانە ئەوان بەچی تەندروستن بە فایبەر بە ریشاڵ بە سەوزە ئەوان لە سەتا هەشتای سیرۆتۆنین کە بۆ مێشک دڵخۆشکەرە لە ڕیخۆڵەیە دروستە بێ بۆیە بە ریخۆڵاڵن مێشکی دووهەم لەبەرەوە مۆزوعی ئەو کەسەی کە خەوی باشترەوە زۆر سوودوەرەگرێ و تەرکیزیان با ئەوانەی چەند سەرکی تۆ تەرکیزیان باشترە پشتیان بیر ناچێتەوە یعنی سوودەکانی زۆر زۆرە ئەگەر کەسێک سوودی لێوە نەکرد کەواتە ئێمە ئەبێ بزانین میکرۆبەکانی ناوڕی خۆڵەمانە بۆیە هەندێک کەس حەزی لە هەندێک خواردنە ڕقی لە هەندێک خواردنە لەشی مرۆڤ زیرەکە نایەوە میکرۆبەکانی ناوڕی خۆڵە ئەگەر کیتۆی خوارد و خەوی تێکچوو مەزاجی تێکچوو کەواتە کیتۆ دکتۆر ئەزانین ئێمە سێژەمی سەرەکیمانێ بەیانی نیێڕۆ ئێوارە ئەو کەسانی کە بۆ نمونە کیتۆکەن ئەمێ ئەم چاخولەکەی کەماومانە کەمێک قسە لەسەر خواردنەکانیش بکەین کەەوە زۆر زۆر گرنگە پێمان بڵێ ئەوانەی کە کیتۆکەم بەیانیان چی بخۆن نیێڕوان چی بخۆن لە بینی ژەمەکانە ئایا هیچێ بیخۆن یان نا کەمێک زانیاری مان لەسەر ئەوانش پێبێ کیتۆ ئەتوانی سێژەم بخۆی ئەتوانی دووژەم بخۆی ئەتوانی یەکژەم بخۆی ئەتوانی ژەمی یەکەمت سعات حوت و شەش و چواری بەیانی بێ ئەتوانی دە و یانزە بێ ژەمی دووهەمت ئەتوانی دوانزەی نیۆڕۆ بێ چواری عەسر بێ بەس مهمترین شت ئەوەیە تۆ ئاخر ژەمی تۆ 4 بۆ 5 سعات پێش خەو بێ ئیتر ئایا دووژەم خۆی یا سێژەم خۆی ئەمە قاعدەی یەکەم قاعدەی دووهەم لە بینی ژەمەکانە نابێ هیچ خۆی بۆی لەشی تۆ بکەوێتە چوری سوتانەکە و کیتۆنەکان دروستکە تۆ لە بینی ژەمەکانە بچی بایم بخۆی و گوێ نابێت کەم خۆری دایم خۆربی لە کیتۆ کەم خۆری دایم خۆری تیانەکی تۆ باش ئەمە قاعدەی دووهەم قاعدەی سێهەم ژەمی بەیانیان شەرت نییە بیخۆی ئەتوانی بیخۆی ئەتوانی نەیخۆ بەپێی داوامی خۆت هەیە سێ شەفتە لە مەتار ئیشەکە ڕۆژە بەیانیانە ڕۆژە دوانی ڕۆی ڕۆژێ شەوە بەپێی ئەوە بیگۆڕە شەرت نییە ئەم ڕۆژە سێژەم بێ شەر نیە ئەم ڕۆژە دووژەم بێ بەیان چی بخورێ باشترین خواردن و تەندروستترین خواردن بۆ کیتۆ هێلکە و کەرەیە یان هێلکە و دووگە یان هێلکە و ڕۆنی کوردیە و ڕۆنی حیوانیە بە هێلکە و ڕۆنیان بە کوڵاوی دکتۆر ئەگەر بە کوڵاویت حەز لێ بوو کەرەی لەگەڵ بخۆ کەرەی پێوەکە لەگەڵ یا بیخۆ ئەنجا پەنیر زۆر باشە بەس پەنیری سێگۆشە و کیری ئەوانە لە سوپەرمارکتەکان ئەفرۆشە بەڕاستی ئەوانە پەنیر نین ناویان پەنیرە بەس زەرەریان زیاترە وەک لە سوود پرۆتینیان لە سەتادەیە بەڵام پەنیری کوردی پرۆتینەکە لە 130 ئەوەندە و نیوی گۆشت 120 پرۆتینە
ماست تۆزێ حەزر من لە کیتۆیە ماست لە 3-4 کەوچک زیاتر مەخۆن چکە لە 105 شەکرە گوێز ئەتوانن بخۆن بەس یەکێ لەو شتانی کە ئەڵێن باەم بەداخەوە ینی ئەیبینم لە ئینتەرنێتە ئەمە پیتزای باەمە ئەمە کێکی ئاردی باەمە باەم مادەی ئۆکزالەیتی زۆر زۆرتیایە ئۆکزالیت ئەبێ بە یوریک ئەسید یوریک ئەسید ئەبێ بە ڕەمل ئەبێ بە بەرد لە گورچیلەیە زەخت بەرزەکاتەوە و وەکو بڵێ بۆ زاکیرە بۆ مێشکیش باش نییە یوریک ئەسید لەبەرەوە ئاگادار بن تۆ لە ڕۆژێکا دەدەنێک باەمە خۆی جیاوازە لەوەی تۆچی پیتزایکی باەم بخۆی کە لەوانەیە 150 باەم زەرەری زیاترە ئەنجا لایەنێکی تر هەیە مۆزوعی کیتۆ بەڕاستی چۆتە مەجای تیجارەتەوە وەڵا ئەمە شیرینی کیتۆیە ئەو بە نازانم بە ستیڤایکەین بە نازانم چیەکەین شتێک هەیە پێڵەن سیفالیک ڕسپۆنس زمانی مرۆڤ کە تا شتێکی شیرینی تام کرد ئیشارەت یا بە مێشک ئەڵێ شیرینیم خوارد ئینسۆلینی فرازەکە لەبەرەوە ستیڤیا ئەوانە باوەڕی پێمەکەن شیرینی لە کیتۆیان نیە ئێمە ڕاستە کیتۆەکەین بەزاری وایە بێ اعتراف بکەین حەزمان لە شیرینیە حەز لە شیرینیە هەفتەی جارێ جمعەیە بڕۆ چێکێک بخۆ کە بە ئارد و شەکرەکە ئەکرێن نەچی خۆت هەڵخەڵەتێنی و بە باەم و بە نازانم چی بکە و زەرەکەی ڕۆژێبی خۆی ئەی چا کە لە بەیانیانە بەیانیانە خۆی قاوا خۆیتەوە شەکرتیانە بێ شیر ئەگەر ناتوانانی قاو چا باهینی بخۆی شیرێکی کەم ئەتوانی بەکاربێنی چکە شیریش لە 4.7 شەکرا ئەمە بەیانیان بەڵام بەیانیان خەندێک کەس کرێکارە و سعات چواری بەیانی هەڵەسێ خۆ ناچێ خێزانەکەی هەستێنێ گونا حولە هەموو ڕۆژەکە هیلاکە ئەچی سەر و پێ خۆی بەس جیپەکەی مەخۆ ئەتوانی کەباب خۆی جگەر بخۆی ئەتوانی گۆشتی برژاو بخۆی ئەتوانی فروجاو بخۆی مریشکی برژاو بخۆی ئەوانەیە بەس بەبێنان ئەوە کیتۆکەیە نیوەڕوان هەموو ئاگۆشتێک باشە ئیتر سوور بێ سپی بێ ماسی بێ بەڵام لە هەمووی باشتر سوورەکەیە لەبەر ئاسن لەبەر زنک لەبەر ڤیتامینی بیەکە و تا بی12 ئەوانەی ڤیگەنن چی بکەن ئەوانەی ڕۆک خۆرن چی بکەن ڕۆک خۆر زەحمەتترە بچنەکی تۆ بەڵام ئەکرێ یعنی واقعیە ئەوان شتێکی زۆر عەزیمیان هەیە ڕۆک خۆرەکان کە پێڵێن زەیتون و زەیتی زەیتون کە پێڵێن ڕۆنی گوێز هەند قارچگاسایە بخۆن ئەوان قارچکە توانن بخۆن باینجانە توان بخۆن کوولەکە بڕۆکۆلی قەرنابیت بەس ئەبێ ئاگادار من کەمیەتەکانی زۆر نەبێ یعنییان زەڵاتەیەکەکەی و باوەڕم پێ بکە یعنی زەیتی زەیتون ئەوان ئەتوانن ئەوانەی ڕۆخۆرن با گۆشت نەخوا با دووگ نەخوا بەڵام 3 کەوچک زەیتی زەیتون یان 4 کەوچک زەیتی زەیتون ئەوە 400 کالۆریە 20 دەنگ زەیتونی لەگەڵ بێ لەگەڵ زەڵاتەکەیە ئەتوانێت پەنیریشی تیابێ ئەمە بۆ خۆی جێگەی بۆگرێتەوە هەمان سو دەبینێتەوە چونکە لە سیستمێکی توە زۆر کات زەڵاتە و سەوزەڵات و ئەوانە پێم وابێت نابێت بخورێت دوانێ دوکتۆر خۆی یا زەڵاتەکە یا سەوزەکەی هەردووچی پێکەوە ئەو سەکاربوویداتی زۆرە بێت لە کیتۆیە بەڵام بۆ ئەوانەی ڕۆخۆرن هەندێک شت هەیە لە ئەوروپا بۆیان حاضر کراوە تۆف و هەندێشتی تر بەس بەداخۆ نەگەشتۆتە لا ئێمە بەس دڵنیام لە مەودۆ ئاگات ئەتوانن ئەوەش بکەن و قەت کیتۆ بەبێ سەوزە مەکە دایم زەڵاتەیەکی لەگەڵ بێ ئیتر ئایا بیبەری تیژە ئایا تەماتەیە ئایا پیازە پیاز بخۆن بەس ئاگادار من مەسەلەن نیو پیاز خۆی چکە شکری زۆرە سیر بخۆن لە سەوزەکانە خەیارە کاهوە تەماتەیە جەرجیرە زۆر باشە ئەنجا بینە سەر ژەمی ئێوارە ژەمی ئێوارە ئەتوانی هەر ئەوەی بەیانی بخۆی ئەگەر وەزعی مادیت ئەو مەجای ئەوەیتیانە دوو ژەم گۆشت خۆی قەچێکە بڕۆ هێلکە بخۆ ئەتوانی شتێکی پێڵێن مەخلەمە هێلکە لە ناوڕۆنا تەماتی تێکە ئیتر تۆزێ باینجانی تێکەی کوولەکەی تێکەی قارچکی تێکەی پیازی تێکەی و ئەی خۆی 4 هێلکەیە 6 هێلکەی بیخۆ لە هێلکە مەترسن هێلکە و جگەر تەندروستترین خواردن بۆ مرۆڤ بەس ئەو کەسانی کە مۆزوعی کۆلسترۆڵ و چەوریان هەیە تۆزی ئاگادار من لە مۆزوعی جگەران زۆر حەزی لە جگەرەوە دکتۆر بێنە سەر ئەوەی من ئەم پرسیارە زۆر بەگرنگەزم ئەم کیتۆیەکە ئێوە وەکو پزیشی بۆ کەسێکی دانێن یاخو کەسێکی کات دوورەکەوێتەوە لە وەرزشکردن ئایا ئێوە ڕێنمایی ئەوەیەن کە کیتۆی کرد وەرزش نەکات چکە منە لە نمونەیەکی هاوڕێکی خۆمەوە ماوەیەکی زۆر لە هۆڵەکە نەمەبینی کە یاری مەکردمەوە لەکوێ کێشێکی زۆریە بوو توڵام مەجای نییە بێ بۆ وەرزش بەڵام کیتۆوە کات ئێوە من حەزەکەم تۆمە پشت ڕاستکەیتەوە من ئەم شەو چوومە سەر سایتی پەبمێت
ناشنال لایبرەری بڵێن سایتی ڕسمی مەکتەبەی ئەمریکی بۆ توێژینەوە ڕازگۆکان و بەقووەتەکان هەنە هەر نووسیم کیتۆ دایەت 4358 توێژینەوەی بەقووەت لەسەر کیتۆە. ئەنجا چوومە سەر مۆزوعی خۆم جەنابەت سپاس دەکەم ئەو پرسیارێکە خۆم بەتەما بووم باسیکەم کیتۆ لەگەڵ مۆزوعی وەرزشە. ئێستا توێژینەوەی تایە ئەڵێ حتاوانەی ئەچن مارەسۆنەکەن ئەلعابی ئۆلمپیەکەن ئەچن یاریە هەرە بەقووەتەکانەکەن منافەسەی عالەمی شەکەین نەک وەرزشی ڕۆژانە بۆ وەرزش کیتۆ سوودی هەیە بۆ ئەوان زەرەری نییە چونکە لە شیەکەوێتە چوری سووتاندن و لە عینەن کاتە ماسوولکە ئەمێنێتەوە و بە وەرزشەکە ماسوولکە دروستە بێ. من لێرەوە ئەمەیە بەڕاستی دەستخۆشی لەو مامۆستا وەرزشیانە بکەم کە لە سنتەری ڕەشاقەکانی سلێمانی ئیشەکەن بەڵام علمی تازەیان پێەیە نەک بچنەوە سەر علمە کۆنەکە سنگی مریشکە و زەڵاتەیە و سپێنی هێلکە بە بێزەردێنە و پەتاتەی کوڵاو و تۆزە برنجی پڵاو ئەمە کۆن بوو. شتی تازە زۆرە شتی تازە هەر کەسە و بەپی ئەو کەسە یەکێ 150 کیلۆ یەکێ 80 کیلۆە نابێ عینەن خواردنیە بێ وەرزشەکان جیاوازن. لەبەرەوە دەستخۆشییان لەکەم چونکە ئێستا دەرکەوت بە پێی توێژینەوە ڕۆژ بە ڕۆژ بەقووەترە بێ ئەڵێ 4 شت دەورە بینێ بۆ تەندروستی و بۆ تەمەەن درێژی. یەکەم پێڵێن یەکەم خۆراک پێڵێن the king شاه دوو وەرزش بەس پێڵێن the queen یعنی شاژن. ئەڵێ خواردنت باش بێ تۆمەلیکی وەرزش بکەی تۆمەلیکەی شاژنی هەردووچیان بەیەکەوە جووتکەی مەملەکەیەکت هەیە لەبەرەوە هەوڵدن ئەی خەڵچینە ڕاستە تۆ خۆراکەکەی من قسەکەم لەوە هاتۆ بۆ و برادری جەنابەت کە کیتۆەکە نابێ وەرزشکە بەعکسەوە من خۆم ڕەمەزانان بە ڕۆژوە بم پێش بەربانگە چم وەرزشەکەم کە ڕۆژوو جۆرێکە لە کیتۆ لەبەرەوە کیتۆ دژی وەرزش نییە و وەرزش دژی کیتۆ نییە. باشە دکتۆر ئەگەر کەسێک کیتۆ بکات بۆ نمونە دوای ماوەیەک ئەبینە گەیشتۆتە ئەو کێشەی کە خۆی مەبەستی بووە تەندروستێکی باشی هەیە دوجار هەر ئەبێت ئەم کەسە هەتا ماوە لە ژیانی هەر لەسەر ئەم خواردنانە و لەسەر ئەم سیستمە بەردەوام بێت یاخود نەخێر لە ڕووی زانستی پزیشکیەوە چەندێک کادانراوە بۆ کەسەکان کە کیتۆ ئەنجام بن. خۆی ئێمە هەموو توێژینەیەکی ئازانیارێک ئین بە خەڵک یان دکتۆرێ باسیەکە ئەبێ ببینە قاڵبی تەتەوەری مرۆڤ و ئیڤۆلیوشن یعنی تەسەوەر کە من ئینسانی عەسری حەجەریم بە دوای ئاسکێکە ئەگەڕێم ڕاوی کەم یعنی من ئەگەر میوەیەک ببینم ئەڵێم نەخێر من ئەو میوە ناخۆم هەر ئاسکمەوێ چێڵی ئاسکەکەم دەسەکەوێت خواردێتی گیایەکەم دەستکەوتووە خواردێتی لەبەرەوە کیتۆ معنای ئەوە نییە من ئەتوانی هەموو ژیانت بیکەی ئەگەر وەزعی مادیت باشەوە ئەگەر ئرادەت هەیە و ئەگەر لەو 180 کە زەرر پێ ناگەینێ باشە بەڵام جاری وا هەیە نەفسیش ئەوێ لەبەرەوە تۆ ئەتوانی بێی مەسەلەن ئەگەر وەکو باسم کە سایکلی کیتۆ بکەی و بە تایبەتی دوای ساڵێک کە باسی ئەو کرد پەنکریاس تۆزێ خاوە بێتەوە تەمەڵە بێ تۆ ئەتوانی پێنجشەممە جومعانێک برنجە خۆی یاپراغێکە خۆی تۆ تازە گەشتوتە کێشی خۆت تازە گەشتوتەوەی سەحەتت باشە تۆ ناچی وەکو جاران هەموو ژەمێک سێ نان بخۆی بە دوو کەبابەوە یان سێ نان بخۆی بە قەیماخەوە ئێستا تێگەیشتی سەقافەتێکت لا پێیا بووە وە کەوتوتە حاڵەتێکەوە تۆ کاکەت سارەی لێکززت پێ سارەی ڕنجت پێ زەعیفی هەناست باشە ڕاکەی شەو ڕۆژ برسیت نابێ وزت هەیە تەرکیزت هەیە و نەخۆشیش نیت هێ باشە بەڵام ئاگادار بە لەشی تۆ دوای ساڵێک لەوانەیە ئیتر بەرەو نوعێکی تر بۆ ڕابگۆڕی لەبەرەوە هەفتەی جارێک دوانە تۆ ئەتوانی برنجیش خۆی یاپراغیش خۆی پیتزاش خۆی بەس نەچی خۆت هەڵخەڵەتێنی ئەمە پیتزایکی تۆ ئەمە نازانم یای ناوبڕەکان باشە بووی ناوبڕەکان زەرەری نییە ناوبڕەکان لەشی مرۆڤ یەکشت زۆر مهمە ئەبێ فێری هەموو جۆرێکی بکەی فێری بکەی ئینسانی عەسری حەجەری گۆشت هەبوو گۆشتی خواردەوە گۆشت نەبوو گیای خواردووە گیان نەبوو هەنجوینی خواردووە هەنجوین نەبووە میوەیەکی خواردووە ئەبێ لەشی تۆ هەموو شتێکی فێرکەی ینی لە مشتێدا نەبڕیلانە ببوورانی زۆر کاتێسا بۆ نمونە من خۆم ماوەی چەند ساڵێکە شەکر ناخۆم ئی ناو چاش نەکیکە شیرینەکان بەگشتی هیچی ناخۆم بەڵام زۆر کات دکتۆر هەستەکەم پێویستم پێێتی حەزم لێتی حەزم لە گۆلایەکە بیخۆڵ یعنی ئەی خۆم چکە هەستەکەم جیسمم داوایەکات ئەمە نابێ بە گرفت یاخودنا زۆرم پێخۆشە باسی کۆلات کرد یعنی
ئەو دقەی کە حەزل لە کۆلایە نەچی کۆلای دایەت خۆی یان کۆلا زیرۆ کۆلا شەکرەکە بەس ئەو چونکە ئەو شەکرە سناعیە کە ئیخەنە ناو کۆلاکە یەکەم شەکری سناعیە دووەم شەریکات هەڵمانە خەڵەتێنێ ئەڵێ تۆ ئەمە شەکری نییە ڕاست ئەمە شەکری تیانە ڕاستە بەس پێت ناڵێ ئینسۆلین ڕسپۆنزی هەیە ئینسۆلین هەر فرازەکرێ هەر بەرە قەڵەویمانە بە ئەمجا ئەمە تۆ زمانت بە مشکی و شەکرم خواردو ئەو بەحسابی خۆت دایەتە یا زیرۆی خواردوتە بەڵام ئەم شەکرە سناعیە چێتە ڕیخۆڵەتەوە ڕیخۆڵی من مەعیدەی من نایناسی ئەمە شتێکی سناعیە یعنی من ئەو تەکسیانم نییە ئەنزیمەکانم نییە ئەمە هەزمی کۆم بچێتە ناو خوێنمەوە لە ڕیخۆڵی ئەمێنێت چێتە قۆڵۆن چی بەکتریای باش و میکرۆبی باشەیە کە لە خزمەتی منایە وەکو پێشمەرگە ئەچێ یان کوژە و لە ناویانە بە لەبەرەوە زۆربەیانی ئەو شەکرانە خۆن کۆلادایەتوانە سێرەکەی قۆڵۆنیان هەیە ئاساین هەیە مەعیدەیان تەواو لەبەرەوە کەی حەزل لە کۆلایە بوو قەچێکە هەفتەی جارێک جمعەیەکە ئەچم کۆلا بەس نەکەوێتە شەو بۆی بە شەو چاورێکە هەر بسووتینی بە ڕۆژ کۆلای لەگەڵ نانی نیۆڕە لەگەڵ نانی نیۆڕە زۆر باشە دکتۆر زۆر کەسەیە کیتۆ ناکاڵێ زۆر کەسم بینیەوە کیتۆی کردووە کێشی زۆر باش دابەزیەوە بەڵام هەر ئەوەنەی کەوازی لە کیتۆکە هێناوە زۆر لە جاران زیاتر قەڵەو بۆتەوە زۆر ڕاستە بۆ چکە پەنکیراسەکەی تەمەڵ بووە شەکر زیاتر ئەمێنێتەوە لە خوێنە و زۆر سەریعتر قەڵەوە بێتەوە بۆیە ئەو کەسانێکی کیتۆکەن ئەبێ شتێک بزانن ئێستا من فێرم سیارەکەم لە باتی بەنزین قوڕی تیاکەم هەموو ڕۆژێ ئێوەڵی مەچینەکە باشی ژناکە دێم مەچینەکەم گۆڕیوە یەم بەنزینی محەسەنی تیاکەم هەرچەند گرانم ڕۆژانە بەنزینی محەسەنی تیاکەم سیارەکە باش ئیژەکە ئێ باشە من دوای ماوە بێم دیسانەوە قوڕی تیاکەم تێکە چێتەوە یعنی خەڵک ئەبێ بزانێ پرۆسێسی تەندروستی پرۆزەسی ئەوەی من بە زەعیفی بمێنم بەرنامەی خۆراکە باشە هەتاکەی سیارە من نابێ قوڕی تیاکەم هەتا سیارە ئیشەکە کەی سکرا بوو بە خۆت فڕەیە چی لەکەی چی لەکە کەواتە ئێمە مۆزوعی سەحەتی ئێمە بە ڕۆژ و بە لەحزە و بە دەقە و بەسانەیە هەتا ماوین لە ژیانە ئێمە بێ ئاگادار بین من نەیەم 6 مان کیتۆ بکەم چێشم داوەزی دوای بچمەوە سەر دۆخی جاران شتە خراپەکان بخۆم طبعاً قەڵەوە بیتەوە بەس تۆ استقلالی کە بەم 6 مانگە سەقافەتێکت دروست کردووە ئیرادێتێکت پێیا کردووە کاکە چیەک هەموو ڕۆژەمەی خۆ هەفتەی جارێ بیخۆ شەکر مەخەرە چاوە میوە یان مەیخۆ یان ئەگەر هەر حەزی لێە جارجار و کەم کەم بیخۆ چکە شەکری میوە لای خەڵک ئەڵێ سروشتیە خۆ شەکری سپیش هەر لە قامیشەوە دەرەکرێ هەر سروشتیە بەس دەرکەوتەوە شەکری میوە کە فرکتۆزە زەرەرەکانی زیاتر یەکەم ئۆکسسیجینی زیاترە یعنی زووتر پیرمانەکە زووتر خانەکان بەرەو هینی ئەڕوە هەرچەند دیسان وێنە سەر مۆزوعی جینات شەرنی هەموو کەسێک ئەوە بێ بەس پرسیارەکەی جەنابەت لانەخان تۆ کە کیتۆت کرد بەرنمەیەکت کرد معنای ئەو نییە بچیتەوە دۆخی جاران و هەوڵ دەین جوڵە زیادکەین من زۆرم پێخۆشە هەموو کۆڵانێک مرکزی ڕەشاقی تیاابێ بەس کەسێکی تیاابێ مدەریبەکە کاپتنەکە شارەزایی تیاابێ لە خۆراکە زۆر باشە دەستە خۆش بێت زۆر سپاس بۆ تاوی زانیاریەکانت سپاس بۆ زانیارێک زۆر بە سوودانی بە ئێمە و بە بینەرەکانیشمانە بەخشی ئەگەر لە کۆتایە شتێک مابێت لە سەرکی تۆ خۆت بە گرنگی بزانی وەکو دواکۆ من دەتوانی بێڵێ دوا قسم بۆ بینەرانی خۆشەویست چاولێکەری مەکەن ئاگاتان لە ئینتەرنێت بێ شتی باشی تایە شتی خراپی تایە بەڵام ئێوە لەوانەیە ئەو زانیاریەتان نەبێت کە ئەمە باشە یا خراپە ئاگادار بن ساڵی جارێ بچی بۆ لای دکتۆرێکی خۆراک لەوانەیە زۆر بە تەندروستی سوودی زیاتر بێ وەک لە ئەوەی هەر لە ئینتەرنێتەوە بە دڵنیایە دووبارە دەستە خۆش بێ سپاس بۆ ئامادەبوونێت زۆر بەخێر